الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيدا. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا وقائدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشکو برای ایماندارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئازیزان و خۆشەویستان، ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی پڕ لە ڕەحمەت و شەفەقەت و سۆز و بەزەیە بۆ شوێن کەوتوانی. ئاینی پیرۆزی ئیسلام وەک چۆن بایەخی داوە و گرنگی داوە بە پاراستنی ڕۆحی ئینسان کە ئاسوودە بێ و پڕ دائیمە خۆشحاڵ بێ، نورانی بێ و قیامەتی مسۆگەر بێ، ئاوای گرنگی داوە کە جەستەی ئینسان، بەدەنی ئینسان پارێزراو بێ لە نەخۆشی و لە ناخۆشی. پێویستە مسلمانان هەردوو جانیبەکە، چ جانیبی ظاهیر و جانیبی معنەوی، هەردوو لا بەیەکەوە گرێدەن و هەردوو لا تەوازونێک دروستکەن لە نێوان هەردووکیانە بۆ ئەوەی کەوا هەم لە دنیا خۆشبەخت بێ و هەم لە قیامەتە خۆشبەخت و سەعادەت و سەربەرز بێ. مەقاصیدی شەریعەت لە ئاینی پیرۆزی ئیسلامە بۆ پێنج شتە. یەکەم بۆ لحفظ الدینی، دووەم لحفظ النفسی، سێیەم لحفظ العقلی، چوارەم لحفظ النسلی، پێنجەم لحفظ المالی. بۆم پێنجە هاتووە ئیسلام. دینت بپارێزێ، دینێکی صحیح و جوان و پاکت هەبێ، یەک تاپەرس و موحید بی، مشریک و کافر و ملحید و بێدین و ئەمانە نەبی، دینێکی پاک و جوانت هەبێ. دووەم پاراستنی نەفسی ئینسان، پاراستنی دین جانیبی معنەویە بۆ قیامەتە، و هەروەها دووەم پاراستنی ئیسلام و مەقسەدی ئیسلام و مەقاصیدی ئیسلام پاراستنی نەفسی تۆیە، گیانی تۆیە. وەک چۆن مەسەلە یەکێتر لە مەقاصدەکانی پاراستنی عەقڵ و ژیری تۆیە، وەک وتراوە عەقڵ السەلیم فی جەسەدی السەلیم، عەقڵی سالم و چاک بەڕاستی لە جسمێکی ساغایە. کاتێک تۆ نەفس و پارێزراو بوو، گیان و پارێزراو و لە نەخۆشی و ناخۆشی، عەقڵێکی باش لێ عەقڵشی پاراستووە. و هەروەها پاراستنی نەسل و وەچە و ئەولادت کە بەڕاستی نیکاح دانراوە لە ئاینی پیرۆز ئیسلامە بۆ مانەوەی وەچەیە، بۆ مانەوەی تیرە و تائیفەیە، بۆ مانەوەی ئەوەیە کەوا کابرا باوک و داییە خۆی بناسێت. و هەروەها پاراستنی ماڵ و سەرۆد و سامانت، داهاتت پارێزراو بێ. ئەوەی کەوا گرنگە ئێمە لەم جومعە ئاماژەی پێ بکەین پاراستنی نەفس و گیانە خۆشەویستان. خوای تەبارەک وتەعالە لە قورئانە بە مسلمانان ئەفەرمێت، بە ئیمانداران ئەفەرمێت: یا ئەیها الذین ئامنوا قوا ئەنفوسەکم وئەهلیکم نارا وقودها الناس والحجارة. خوای تەبارەک وتەعالە فەرمێت ئەی باوەڕداران و ئیمانداران، بپارێزن نەفسی خۆتان و ماڵ و منداڵتان لە ئاگرێک کە سوتەمەنەکە ئینسان و بەردە، یعنی ئینسان و بەرد هەڵگیرسێنەرێتی. کەواتە تۆی ئیماندار خوا ئەمرت پێەکا خۆت و ماڵ و مناڵ بپارێزی لە چی؟ لە ئاگری جەهەنەمی قیامەت. بەچی خۆتە پارێزی؟ بۆی کوا گوناه نەکەی، سەرپێچی نەکەی، سنوورەکانی خوا نەبەزێنی، فەرمانەکانی خوا جێبەجێکەی، ئەمر بە مەعروف بکەی، نەهی لە مونکەر بکەی، پەروەردەی جوانی مناڵەکان بکەی، حەڵاڵیان دەرخوارد بکەی، لە حەرام دووریان خەیتەوە، تربێت و تەسکینی جوانیان بی. ئەمە بەڕاستی پاراستنی خۆت و نەفس و ماڵ و منداڵتە لە ئاگری جەهەنەم بۆ قیامەت. وەک چۆن ئەمری پێەکا لە ئاگری قیامەت بیان پارێزی، ئەمریشی پێەکا لە ئاگر و فیتنە و ئاشوب و نەخۆشی و ناخۆشی دنیای بیان پارێزی. خۆشەویستان، ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بڕگەیەک لە فەرمودەکانیە ئەفەرمێت: وئین لجەسەدیک عەلەیکە حەق. تۆ بەدەن و حەقی لەسەرتە، جسمت حەقی لەسەرتە، یعنی پێویستە بیپارێزی وەکو چۆن ڕۆحت کە بەڕاستی حەقی لەسەرتە و ئەبێ زەخیرەی پێ بدەی، ئیمان و دینی مەسەلەی پێویستە ئەو ڕۆح ئاسوودە بێ و بۆ قیامەتە و ئاسوودەی قیامەتە. ئەم جەسەدەشی بەڕاستی ئەگەر پارێزاو نەبێ، ڕۆحیش پارێزاو نەبێ، قیامەتی پارێزاو نابێ بۆت. خۆشەویستان، بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت: وئین لجەسەدیک عەلەیکە حەق. جەسەد حەقی لەسەردە، نابێ ماندوویکەی، ئەبێ لە نەخۆشی و ناخۆشی بیپارێزی، لە سەرما و گەرما بیپارێزی، ئازاری نەدەی، ناڕەحەتی نەکەی، ڤایرۆس و وەبا و بەڵا و ئەمانە هات خۆتی لێ پارێزی، بە گاڵتە و بە فیشقیاتەوە نەیگری،
نەڵێ ئەمە درۆیە ڕاست نییە یعنی بیبێتە قاڵبی سیاسەتەوە بەڵێ ئەمە حکومەتێکی درۆزنمانەیە حکومەتێکی ساختەکی قۆڵبڕمان هەیە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە بەڕاستی تۆ ئیتر خۆت نەپارێزی لە ڤایرۆس خۆت نەپارێزی لە نەخۆشی لە ناخۆشی یعنی بڵێ ئەمە بچۆتە قاڵبی سیاسەتەوە بەخوا ئەسڵی نییە درۆیە باوەڕم پێی نییە خۆشەویستان ئەڵەن کابرایە وە بڕای بە قیامەت نەبووە کابرایەکی مسلمانیش بووە دایمە نوێژی کردو ئەمانە و کابرا کە مولعید و بێدین بووە بە کابرا مسلمانەکەی وتووە باشە بۆ نوێژەکەی بۆ ڕۆژوەگری کی ئەڵێ قیامەت ڕاستە ئەویشتی جاڵە کی ئەڵێ ڕاست نییە ئینسان کردە پەشیمان نەبێ ئێمە بەڕاستی نوێژەکەین عیبادەت دەکەین بڕامان بە قیامەتەیە بەڵام تۆ بیکە کی ئەڵێ قیامەت ڕاست نییە چۆن نەزانێ ڕاست نییە یعنی ئەمەش تەشبیهە وای لێ هاتووە کابرا مەسەڵەی ڕاست نییە ئەم ڤایرۆسە درۆیە باوەڕم پێی نییە کاکە تۆ خۆت بپارێزە ئەی ئەگەر ڕاست دەرچووچیەکەی دوایی ئەی ئەگەر نەخۆشکەوتی زۆر کەس بەڕاستی وتیان ڕاست نییە بەڵام دواتر خۆیان تووشیان بوو خۆشەویستان من وەکو ئەرزم کردن ئەڵێم من حتا سەر ئێسخان گلێم لەم دەسەڵاتە هەیە ئەزانم درۆزنە دەست بڕە زاڵمە ستەمکارە بەڵام ئەم ڤایرۆسە چواردەوری ئەمەی گرتووە ئاگربارانێکە ئەم برد لە قاڵبی سیاسەتە تۆ بێ عاقڵ بی ژیر بی پێغەمبەر ئەفەرمێ مسلمان عاقڵە ژیرە بەڕاستی هیچ شتێک نای فریوی نادا نایخەڵەتێنێ مسلمان پارێزەرە مسلمان خۆی ئەپارێزێ خۆشەویستان ئەوە تا پێغەمبەر ئەفەرمێت جەستە حەقی لەسەرتە حەزەتی سلمانی کوڕی فارسی سلمانی فارسی ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەچێتە ماڵی ئەبوو دەردا سەحابەیەکی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ئەبوو دەردا بەوە مەشهور بووە 12 ساڵ بە ڕۆژوو بووە یعنی وای لێ هاتووە تا حەقی ماڵ و منداڵ و ئەولاد و جەستە و ئەمانەی خۆشی لە یاد کردبوو خێزانەکەی شکاتی لێ کرد خێزانی ئەبوو دەردا لای سلمانی فارسی فەرمی یا سلمان ئەم مێردی منە بەڕاستی زوڵم لە منەکە ئەم مێردی منە حەقی من نادا ڕەحم بە خۆی ناکە بەزەی بە خۆیان نایەتەوە شەو تا بەیانی شەو نوێژەکە خەوی نەماوە خۆراکی نەماوە ئیسراحەتی نەماوە هەتا مافی منیش پێشێلەکە حەزەتی سلمان فەرمی لێگەڕێەوە من چووە لە ئەبوو دەردا فەرمی ناڕۆیتەوە لای من دەعوەتی فەرمی باشە نانێکی باشی بۆ دروست کرد کە نانەکەی هێنا لەسەر سفرە و خوان داینا سلمان فەرمی وەڵاهی نایخۆم تا تۆ نەیخۆی فەرمی من بەڕۆژم فەرمی بە تۆش بیخۆی ئەبێ بیخۆی جەستە حەقی لەسەرتە فەرمی ڕۆژەکەم پێشکان اینجا لە پاشان شەو کە مامۆ لە خزمەتیا وتی تۆ بخەوە من تا بەیانی ناخەوم فەرمی ئەبێ بخەوی دوای بە یەکۆ پێش بەرە بەیان هەڵەسین لە کاتی سحورا بە یەکۆ شەو نوێژەکەین خەواندم لەگەڵ خۆما اینجا شەو هەستاین پێش بەرە بەیان لە کاتی سحورا عیبادەتمان کرد لە بەیانیە بەڕاستی پێم وتم ئەبوو دەردا جەستە حەقی لەسەرتە مناڵەکانە حەقی لەسەرتە خوای گەورە حەق و مافی لەسەرتە ئەمانم پێوت ئەنجا وە پێغەمبەری خوان باس کرد پێغەمبەری خوای فەرمی سلمان چی فەرمووتەواوە جەستە حەقی لەسەرتە خوا حەقی لەسەرتە مناڵەکان و خێزان و ماڵۆمان حەقیان لەسەرتە ئەبێ ئەمە ئیسلام ژیانی ڕۆبانەتی سفر کردووە نابێت تۆ وەکو ڕاهیبەکان بژی نابێ بڵێ من 12 ساڵ بە ڕۆژوو ئەبم چونکە جەستەی لاوازەکە زەعیفتەکە بێهێستەکە ئیسلام ئەمەی پێ قبوڵ نییە بەڕاستی ئیسلام ڕۆژووی وەداناوی بۆ سیحەت و تەندروستی دایناوە نەک تۆ بەردەوام بە ڕۆژوو بی بەڕاستی تووشی لاوازی زوعف بێ خۆشەویستان جەستە حەقی لەسەرتە ئەبێ خەوی پێ بدەی ئیستراحەتی پێ بدەی کاتێ نەخۆش کەوت دەوای کەی دەرمانی کەی بەڕاستی کە نەخۆشین بڵاو بۆ خۆتی لە پارێزی فرارك من الطاعون فرارك من الأسد راكردن چۆن لە شێر ئاوا ئەترسی لە زاڵم و ستەمکار ئەترسی لە گولە و لە ئاگر ئەترسی ئەبێ ئاوا لە نەخۆشین و ڤایرۆس بترسی و ڕاکەی لێ خۆتی لێ پارێزی پێغەمبەر ئەمەمان فێرەکە پێغەمبەر ئەمەی پێوتوین صلی الله عليه وسلم ئاینی پیرۆزی ئیسلام کە باسی پاراستنی جەستە و حەقی جەستەیەکە لەسەر ئێمە بەڕاستی سەیرەکەی ئیسلام نەزافەتی داناوە ئیسلام هەمووی پاکێتیە سەیرەکەی نوێژی وەداناوی لە پێش فەرمێت تارات بگری دەست نوێژ بگری مەسەلەی غوسڵ هەبێ لەشی پاک بێ جلوبەرگ پاک بێ خذوا زینەتەکم عند كل مسجد یعنی لە کاتی هەموو نوێژەکە تۆ ئەبێ ئەمانە بکەیت جێبەجێ بکەیت مەسەلە چڵک و پیسی لە خۆت بکەیتەوە پێغەمبەری خوا من هەموو مسلمانێکی پیاوژن هەموو هەفتەیەک واجبە لەسەری سەر و مل و جەستەی بشۆرێ ئەگەر غوسڵی شەرعیشی لەسەر نەبێ خۆشەویستان ئەمە بەڕاستی چڵکنی سیفەتی کافرەکانە سیفەتی منافقەکانە سیفەتی بێدین و ملعیدەکانە سیفەتی مشکپەرس و بتپەرسەکانە ئینسانی مسلمان ئەبێت دائیمە بۆن خۆش بێ کەیف خۆش بێ ڕۆح باش بێ ئاسوودە بێ ئەمە ئینسانی مسلمانە خۆشەویستان حەق و مافی جەستە لەسەرتە
اینجا خۆشەویستان قورآن پێمانە فەرمێ ولا تلقوا بأيديكم إلى التهلكة بەدەستی خۆتان بخەنە ناڕەحەتیەوە نابێت تۆ بەڕاستی بڵێ ئەمە ئەڵغامە ئەو ڕێگە ئەڵغامە بڵێ من ئەڕۆمە ناوی تەوەکەلت على الله ئەمە بێعەقڵیە ئەمە نەفامیە ئەمە نەزانیە پێغەمبەری خوا بە کابرای فەرموو وشترەکە بەسەوە ئەنجا تەوەکل لەسەر خوا بەسە فأتبع سببا دوای سەبەب و ئەسباب بکەوە چونکە بەڕاستی بەڵێ خوا شافیە بەڵێ خوا بەڵا ئەدا بەڵێ خوا بەڵا لابە بەڵام خوا پێش دەفەرمێ بەدەستی خۆت مەخە ناو ناڕەحەتیەوە ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما خۆت مەکوژە خوا بەرامبەر بە تۆ بڕەحمە خوای تەبارەک و تەعالا نوێژی بۆ داناوی لەسەری فەرز کردوویە فەرمووی ئەگەر ناتوانی بە پێوە بە دانیشتانەوە نەوتوانی بە خەوتنەوە نەوتوانی چۆن بۆ تەکرێ بیکە ڕۆژووی بۆ داناوی ئەم ڕۆژووە بەڕازی فەرزە لەسەر بەڵام خوای تەبارەک و تەعالا ئاسانکاری لە ئێوە ئەوێ خوای گەورە ئەوێ فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر توانیت بەڕاستی بە ڕۆژوو بە نەتوانی نەخۆشی بە ڕۆژوو مەبە لە سەفەرای بە ڕۆژوو مەبە لە سەفەرای نوێی چوارکاتی وە کردووی بە دوور کات ئەمە ڕەحمەتی خوایە خوا بەرامبەر بە ئێمە بە ڕەحمە بە سۆزە تۆ بۆچی بۆ خۆت بەڕەحم نیت تۆ بۆ سزای خۆ دەدەی تۆ بۆ عەزابی خۆ دەدەی خۆشەویستان عەزابدان و سزادانی خۆت تاوانە گوناهە ئەبی بە قاتلی نەفسی خۆت خۆشەویستان لا ضرر ولا ضرار نەزەرە لە نەفسی خۆت بە نەزەرە لە خەڵکی بە کاتێکەوە نەخۆشی و بەڵاو مصیبەت هەیە بەڕاستی ئەبێت نەفسی خۆت پارێزی لەبەر خاتی چی خۆت پارێزی لەبەر خۆت لەبەر مناڵەکانە لەبەر کۆمەڵگاو لەبەر چواردەورو چونکە کە تۆ خۆت نەپارێزی توش بی بەڕاستی عایلەکەت تووشەکەی ماڵ و مناڵت تووشەکەی کۆمەڵگا تووشەکەی ئەو ڤایرۆسە تەشەنەکە ئەزانی تۆ هەم قاتلی نەفسی خۆتی و هەم قاتلی ئەوانی تریشی کەیتر خۆ قەتل هەرەوەنێت تۆ شمشێرێکی لێ هەڵگری و چەقۆیەکی لێ هەڵگری و سیلاع بەرامبەری هەڵگری و بیکوژی ڤایرۆسێکە پێ بێ بینەی بە کەسێکەوە تووشی ئازاریکەی تووشی نەخۆشیکەی بەشداری لەو نەخۆشی و ناڕەحەتی ئەو مسڵمانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوای فێرکردووی خۆشەویستان توفەیلی کوڕی عەمر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە پاش ئەوەی کەوا پێغەمبەر چوو بۆ مەدینە و کۆچی کرد هیجرەتی فەرمووە مەدینە توفەیل لە دوای غەزای بەدر هیجرەتی کرد بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اینجا کەسێکی لەگەڵا بۆ ئەو شەر مسلمان بوو هیجرەتیان کرد بە یەکۆ لە ڕێگا ڕەفیقەکەی نەخۆشکەوت ئارامی نەگرت سەبری نەگرت پەنجەی خۆی قرتان حتا خوێن لە گیانی دەرچێ و بمرێت بەو شێوازە مرد پەنجەی سەر پەنجەی خۆی بڕی توفەیل لە پاشان کە مرد و ناشتی و ئەمانە لە خەوابینی ئەزانێ بەڕاستی ناڕەحەتە لێی پرسی خوا چی کرد بەرامبەر و تی خوا لێم خۆش بوو لەبەر ئەوەی هیجرەتم کرد بەلای پێغەمبەری خوا فەرمووی ئەی ئاوا بۆچی دەستی بەسرا و خۆڵ و بەسرا و ئاوا لە کۆت و زنجیرای فەرمووی لەبەر ئەوەی کەوا بەڕاستی سەبرم نەکرد ئەزێتی خۆمدا ڕەحمم بە جەستەی خۆم نەکرد مافی جەستەی خۆم نەدا ئەوە تا لە کۆت و زنجیرام جا عولەما فەرموون ئەمە ئەوەیە کەوا ئینسان بەڕاستی تاوانی گەورەکە بە تاوانی گەورە کافر نابێت قەتڵ تاوانی گەورەیە بەڵام خوا ئەیەڵێ تۆ حەق الناسە چونکە تۆ خاوەنی جەستەی خۆت نین ئینا لله وئینا ئیلەیهی ڕاجعون خوا خاوەنی ئێمەیە تۆ ناتوانی تەسەڕوف بە جەستەی خۆت بێ بڵێ گورچینە مەفرۆشم چاو مەفرۆشم دڵ مەفرۆشم خوێن ئەمە ئەبەت مڵکی تۆ نییە مڵکی خوایە تۆ بێ خۆت پارێزی ئەو جەستە مافی لەسەرتە ئەبێ ئیساعەت و بەڕاستی ئیساعەتی پێ بدەی بیبەخشی بیپارێزی لە نەخۆشی و ناخۆشی ئەمەی وە پێغەمبەری خوا باس کرد پێغەمبەری خوا فەرمووی اللهم ولديه فاغفر يا ربي خواه او بلايك توشي ولا قيامتا اواكو تو زنجير كرا ولا سري ويك عذابي خوي داوا خواه لوشان خوش با بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي ام حديث صحيح خوش يستان جا كواتا منو توي مسلمان منو توي ايمان دار جستمن حقي لسرمانا ابي بي باريزين لهر فيروس وهر ميكروبيك ئەبەڕاستی ئەو کەسێکی کەوا شارەزای لە بواری تەندروستیە لە من و تۆ باشتر ئەزانێ ئەبێ بە گوێی بگرێ فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کنتم لا تعلمون نەڵێن ئەمە درۆیە نەڵێن سیاسەتە نەڵێن بۆ مزاهرە نەکرێ کاکە ئەمە واقعە هەیە چواردەور تایەتی وڵاتان تایەتی خەڵک تووشی بووە خەڵک مردووە یعنی ئەمە شتێک نییە بڵێ ئەمە درۆ دەلەسەیە کاکە من ئەوە وازم کردن سیاسەت هەمووی درۆ دەلەسەیە بڕوان بە هیچ نییە بۆ معلوماتیان وەڵڵای ئەم حکومەتە بۆەوە ناگە کە مەسەلەی تۆ پارێزمانە حەز ئەکا ڕۆژی 1000 لاک بکەوێ 1000 خەڵک بمرێت بەڵام تۆ ئەبێ حەکیمی گیانی خۆت بی تۆ ئەبێ خۆت بپارێزی ئەو کە ڕێنمانەکە دایناوە مەسەلەی
دەمامکە نەچوونە قەرەباڵخیەوە دەشۆرینە خۆ پاراستنە خۆ پاکردنەوەیە و ئیسلام ئەمری پێەکە هاتن بۆ مزگەوتە کاکە لەسەر سونەتێ دنیا مەنێرەیەک بڵێ بۆ پاڵ نەدەم بە یەکەوە بەرماڵی خۆت بێنە هەر بۆ باگۆختەی خۆت زۆر جارە فەرشەکانی مزگەوت بۆگەنی تێ پیسە خەڵک بە پێی پیسادە سەری تۆ بەرماڵێکە پێ بێ ئەو بۆنە ناڕابە لوتا خۆت ئەپارێزی هەر کەسێ نەخۆشە بانەیە بۆ مزگەوت هەر کەسێ پیرە مقاومەی کەمە بانەیە بۆ مزگەوت کافر نابێت لەسەرەمە ئیسلام بە ڕەحمەتە ئیسلام ئەبێت جەستە و پارێزراو بێ لە هەموو شتێک گرنگترە عیبادەت و تەقوا بۆ ئەوەیە کەوا تۆ بەڕاستی جەستە و پارێزراو بێ خوا ئینسانی زۆر بە گەورەی دروست کردووە زۆر ڕێزی لێگرتووە تۆش ئەبێ ڕێزی لێگری ئەگەر ڕێز لە ئینسان نەگری ڕێز لە خۆت نەگری بەڕاستی خوای تەبارەک و ڕەحمەت پێ ناکا پیغمبر فرمي المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف وفي كل خير پیغمبر مسلماني بهيزو بقوته بتوانا وتشالاك باشتر لمسلمانك نخوش ضعيف ولاواز حتى هردو كان خير وبركته حتى نخوشين بدس خواه پیغمبر فرمي صلى الله عليه وسلم بلام مسلمانك بقوت بيه وبهيز بيه خوي بپاريزي وجستي بپاريزي بۆ ئەوەی کەوا تەقوای پێ بکا عیبادەتی پێ بکا خزمەتی خۆی و خەڵکیش پێ بکا ئەمە باشترە لە مسلمانێکە خۆی نەپاراستووە و لاواز بۆ و زەعیف بۆ و نەخۆشکەوتووە بەڕاستی ئەبێتە بار بەسەر کۆمەڵگایشەوە ئەبێت تۆ تەوسەی پێغەمبەری خوا جێبەجێکەی صلی الله علیه وسلم وەکو مسلمان بی مسلمان عاقڵە ژیرە خاوەنی حیکمەتە پارێزەری جەستە و ماڵ و سامان و عیرز و ناموسی خۆیەتی خوا لە هەموو لایەکمان خۆش بێ لە هەموو لایەکمان ڕازی بێ یا ڕەبی خوای گیان لەم نەخۆشی و ناخۆشی پارێزراومان کەی وڵاتمان پارێزراوکەی شیفای نەخۆشەکانمان بی شیفای و کەسانەمێک کە تووشیان بووە یا ڕەبی خوای گیان ئەم دەرد و بەڵامان لەسەر هەڵگری بەهۆی تاوانی تاوانباران و تاوانی خۆمانەوە خوای سزای زیاترمان نەدەی قەهر و غەزەبمان لێ نەگری یا ڕەبی خوای گیان لە تووڕەبوون و لە قەهر و غەزەبێک پارێزراومان کەی وڵاتمان تووشی قاتی و گرانی و نەکبەتی نەکەی زاڵم مستەمکارمان لە کۆڵکەیتەوە پەروەردگارە هەر کەسێ قازانجی بۆ دینمان بۆ ئەخلاقمان بۆ خاک وڵات و نیشتیمانمان هەیە بەرقەراری کەی هەر کەس زەرر لە دینمان لە ئەخلاقمان لە خاک وڵات و نیشتیمانمانەدا یا ڕەبی خۆیان تەفروت و نایکەی ئەگەر شاوی دایات نەبێ یا ڕەبی خۆیان لێت ئەپارێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت لە باوکو دایکمان خۆش بی لە باوکو دایکمان ڕازی بی لە خۆمان خۆش بی یا ڕەبی خوای بە ئیمان و بمان ژێنە بمان برنە زیندوومان کەرەوە بەسەی بە کەساتی و دامایی و تەسکی و تاریکی و باریکی ناوگۆڕمان نابێتەوە زبانمان سابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناوگۆڕە بە لا ئیلاهە ئیلا الله ومحەممەد ڕەسوڵ وەڵام بینەوە الله ربنا محەممەد نەبیونا لەسەر زارمان بێ لە وەڵامی فریشتەکانی ناوگۆڕە پەروەردگارە پێغەمبەرگیان بناسینەوە لە ڕۆژی قیامەتیشا لەسەر پردی سیرات وەک بەرق بپەڕینەوە بۆ ناو بەهەشت و چیمەنەکانی بەهەشت و حەوزی کەوسەری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو نازاری خۆتە بانگمان بکە دەرمان نەکا بەدەستی مبارەکی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە توێنێتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ خوای ئیسلاحی خۆمان و ماڵ و منداڵمان کەی ئیسلاحی کۆمەڵگامان کەی ئەوانەی منداڵێنێ منداڵی ساڵحیان بەرێ ئەوانەی هەیەن و ساڵێنی خۆیان ساڵەکەی مناڵی هەموو لایەکمان ساڵەکەی ئەوانەی کەوان نەخۆشن شیفایان بی ئەوانەی کەوا قەزدارن یارمەتیان بی ئەوانەی کێشە و گرفت و مەشاکیل عایلەیانەیە خۆیان چارەسەرکەی یا ڕەبی خوای ئەوانەی کە ئێمەیان کردووە وەکیلی دوعای خێر و داوای دوعای خێران کردووە خوایە خۆت ڕەقیبی خۆت سەمیعی خۆت بەسیری خوایە چیان ئەوێ بۆیان کە ئەگەر تۆ پێی ڕازیت پەروەردگارە ڕەحمەت و بەرەکاتی خۆت بڕشێنەوە سەر دڵ و دەرونی ئێمەش و تەواوی مسلمانانە عیززەت و نەسەت بۆ مسلمانان بگەڕێنەوە برایەتی و یەکریسی بۆ مسلمانان بگەڕێنەوە یا ڕەبی خوایە کوفر و ئیلحاد و مشریک و کافران لەناوبەرە پەروەردگارە کەوا ستەممان لێکن زوڵممان لێکن خیانەتمان لێکن وڵاتمان وێرانەکەن شەڕ و ئاشوب و فیتنەیەکە خسیان لە وڵاتی مسلمانانە خوا بەسەر خۆیان و جێش و جاش و بەسەر خۆیان و جێش و جاش و ملتیان نابیشکێنیتەوە لە ملەتی مسلمانانی لادەی آمین آمین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين الحمد لله